سانە بەرزنجی بۆچی لە سەرەتا خۆی بە خەڵک نیشان نەدەدا وە دەشیوێت پێویست ناکە ڕوخسارم ببینن دەنگم بەسە ئەی بۆچی ڕوخساری خۆی ئاشکرا کرد نەویت زەردی چی دەگەێنێ لای سانە بەرزنجی گۆرانی پیشچوومە ئی هونەرمەند ڕۆژکەریمە لە ڕاستیدا کێ پاڵ پشتی بووە تاکو گەیشتۆتە بۆ ئاستێ ئێستای ئایا خۆشەویستی هەیە نوێترین بەرهەم و گۆرانی چییە؟ ئایا گۆرانیەکانی گوزارش لە ژانی تایبەتی خۆی دەکا؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوەلاتان بە بابەتشی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدۆکە بکەیت لایک و کۆمنت و شێرت لەبیر نەچوەروە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تو یەکەمی کەس بی کە بابەتەکانوان ببینێ. سانە بەرزنجی لە 28 ئازاری ساڵی 2001 لەدایک بووە لە سەقس خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی ئەکجار زۆر لە بەرهەمەکان لە کۆنسێرتەکانی کرا. ئێستا سانە لە دەرەوەی کوردستان دەژی. سانە سەرەتای دەرکەوتنی تەنها بە گۆرانیەکانی بەبێ ڕووساری خۆی نیشان بدا دەنگۆیەکی ئەکجار زۆری لە نێو سۆشیال میدیا لە دەروی سۆشیال میدیا بە دوای داهێنا. ئایا ئەم کچە دەنگخۆشە کێیە؟ بەڵام تا کۆتای ئەوە بەرداوام نەبوو لە دواتر وێنەی خۆی بڵاو کردەوە. سانە لە نووسینێک لە پێگی تایبەتی خۆی بڵاوی کردوتەوە دەڵێت لە ماوەی ئەم چەند ساڵەدا کە بە شێوازی خۆم و یان پرۆفشنال کارم کردووە هەموو هەوڵێکی خۆمم داوە کە زیاتر لە گرنگی پێدان بە ڕوخسارم و بە شێوازی ژیانم هونەرەکەم پەرە پێ بدەم و بە جوانترین شێوەی پێشانی خەڵکی کوردستانی بدەم. من لە ناو بنەماڵەیەکدام و لە شوێنێک ژیان دەکەم کە لەوەیە زۆر بۆ من ئاسایی نەبێ کە بەردەوام دەرکەوم و لە ناو کلیپەکانمدا بەشدار بم. دەمەوێ سەرنج لەسەر دەنگم و شار و میلۆدیانە بێ کە هەڵی دەبژێرم ئەوەی کە من و کە چۆن دەردەکەوم بڕواناکەم کە ڕوخساری من و دەرکەوتنی من گرنگیەکی زۆری هەبێت بەڵام ئەوەی زۆر لام گرینگە کە دەبێت بە دڵنیاییەوە دەنگم زیاتر لە جاران پەروەردە بکەم بۆ ئەوەی بتوانم خزمەتی ئارشیوی مۆسیقای کوردی بکەم و ئەو ڕێگەی کە هونەرمەندی گەورانی ڕابردوو دروستیان کردووە من درێژەی پێ بدەم و خزمەتی زیاتری هونەری کوردی بکەم و هەروەها بەردەوام بم. هەوڵیش دەدەم دەنگم بۆ ماوەیەک نەبێتن و خەڵک لە بیری بکە. دەمەوێت وا بکەم هەموو کاتێک خەڵک گوێ بداتێ و هەر کاتێک کە گوێبیستی دەنگم دەبێتەوە بە هەمان شێوە وا بزانێ گۆرانیەکان نوێ و سەرەتایە تازە دەستی پێکردو و دووبارە گوێ لە گۆرانەکانم بگرێ. دەشڵێت ماوەیەک پێشێستا زۆربەی ئێوەی خۆشەویست واتان هەز دەکرد کە ئەوەی وێنەی من بڵاو بۆتەوە کە وێنەی کەسێک بووە لە کلیپەکانم من ئێمەش هیچ ڕووکردنەوەیەکمان لەسەر نەدا و لەبەر ئەوەی چ بۆ من و چ بۆ کۆمپانیای فێمس پرۆداکشن بابەتێکی گرنگ نەبووە. بۆ ئێمە زۆرترین شتێک کە دەبوو سەرنجی بدەین و گرنگی پێ بدەین ئالبومی ڕاز بوو کە دەبێتە هۆی ئەوەی خۆشەویستان حازرمان بکردایە تەواوی ئەو بابەتەی کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان ڕوویدا نەبوو هۆی ئەوەی کە پێویست بە ڕوونکردنەوە لەسەر بدەین. ئەگەر ئەو کەسانی هەواداری ڕاستەقینەی من بن چێژ دەبینین لە دەنگی من ئەمڕۆژ یان سبێ یان هەر کاتێک پێویست بێ بزانم لە کۆسێرتێک یاخود کلیپێک دەربکەوم یەکتر دەبینینەوە بە دڵنیاییەوە. سانا بەرزنجی لە کاتێکدا یەکەمین گۆرانی خۆی بڵاو کردەوە بە شێوازی کلیپ لەگەڵ هونەرمەند نەوید زەردی بەڵام کسێکیاندا نابوو وەکو ئەکتەر بەشداری کرد. هەموو خەڵک وایان زانی ئەم کچەیە سانا بەرزنجەیە بەڵام ئەو نەبوو. دواتریش هیچ ڕوونکردنەوەیەکیان نەدا کە لە زاری خۆیان وایان وتووە و پێویست بوو هەواداران لەوە ئاگادار بکرابانایەوە پێش وەختە کە بزان ئەم کچەیە کێ و وەکو ئەکتەرێک بەشداری دەکات یاخود سانە بەرزنجەیە. ئایا سەرنجی خەڵک بۆ خۆیان ڕابکێشن یان بەنیاز بوو خۆ دەرنەخاتن و هەر بەم شێوازە ببینێتەوە؟ سەرەتای دەرکەوتنی نەوید زەردی لەگەڵ قات و سانە هەموو خەڵک پێیان وابوو ئەم دوو کەسایەتیە ئەم دوو هونەرمەندە بوون بە خۆشەویست بەڵام ڕاستیدا ئەوان تەنها پەیوەندی کاریان لەگەڵ یەکتریدا هەیە. سانە بەرزنجە چەند ساڵێک بەردەوام بوو تەنها بەدەنگ هیچ گۆرانێکی تایبەت بەخۆی نەبوو و لە ماڵەوەش باوکی زۆر یارمەتی دەدا و باوکیشی هونەرمەندە دوو هونەر دۆستە وەروها
سانا بەرزنجەی زۆر بە شێوازێکی جوان پێگەیاندووە. وارووا سانا تەنها دەنگی خۆش نییە، تەنانەت ئالەتی گیتاریش دەژێنێتن و بە شێوازێکی ئێکجار زۆر. بۆیە سانا بەرزنجە لەگەڵ نەوید زەردی تەنها پەیوەندی خۆشەویستیان لەگەڵ یەکترینەوە تەنانەت بگرە. نەوید زەردی لە چەند جار ڕوونکردنەوەی دەربارەی ئەوە داوە کە ئێمە وەکو خوشک و براینە، وەکو خوشکی بچووکم سەیری سانا بەرزنجە دەکەم. وە لە ئێستادا نەوید زەردی خاوانی کۆمپانیای فامس پرۆدەکشنە، چەندین هونەرمەند و چەندین کەسایەتی لە خۆی کۆ کردوتەوە وە دەست بەکاری هوەری کرد و هونەرمەندی تازە پێڕادەگەێنێتن وە کلیپ و گۆرانیان بۆ دەکاتن و کۆنسێرتیان بۆ ئەنجام دەدا وە چەندین کەسایەتی کۆنیشی لەگەڵە و لە ئێستادا ئەم گروپە و ئەم کۆمپانیایە کۆمپانیەکی ئەگزار بەرچاوە لە کوردستان و خەڵکێکی زۆر هەواداری ئەم گۆرانی بێژانەنە و لە ئێستادا زۆر سەرکەوتووە کارەکانیان. وەروەها زیاتر سانا پشتی بە شاعری لاو ڕەند سەنگاوی و نەوید زەردی بەستاوە بە شەحری و میلۆدیەکانی و واویش دەیکاتە گۆرانی و بە نوێترین دەرکەوتنی سانا بەرزنجە لە 25/6 کلیپ و گۆرانیەکی نوێ بڵاو دەکاتەوە و ئەمەش دەگاتە نزیکەی 2 ساڵە. سانا بەرزنجە هیچ دەنگێکی نییە، لە کاری هوەری دوورە، بەڵام ئەم جارە دەڵێت چاوەڕێکن بە کلیپی زۆر جیاواز دێمە خزمەتی ئەوەی خۆشەویست. هیوادارم گشتکارەکانی منتان بەدڵ بێتن. کاتی سانا بەرزنجە گۆرانی 20 بڵاو کردەوە لە لای خەڵکی ئاشنا بوو شارەکەی. ئەم شارەیە چەندەها ساڵ پێش ئێستا هونەرمەندی خۆشەویست ڕۆژ کەریم کردوێتی بە گۆرانیەوە بڵاوی کردوتەوە و خەڵکێکی زۆریش لەگەڵ ئەم گۆرانیە یادگاریان هەیە. بەڵام لە کاتێکدا زانیمان سانا بەرزنجە بە هەمان شەهر گۆرانی 20 گۆتووەتەوە. وەروەها لەم بارەوەیە ڕۆژ کەریم دێتە دەنگ و دەڵێتن ڕاستە شاعری بەناوبانگ ڕەنگ سەنگاوی بێ هیچ بەرامبەرێک ئەم شارەی داوەتەوە منیش کردتمە گۆرانی و پێم خۆش بوو تەنها پرسێکیان بکردبایە پێشەوەی بیان کردبایە بە گۆرانی بەبێ هیچ من ئاگایەکەم لەم کارە هەبێتن. هەر ئەمە نەمزانی ئەم خاتونە ئەم گۆرانیە وتوتەوە و هیوای سەرکەوتن بۆ سانا بەرزنجە دەخوازێ. دەڵێتن هیوادارم ئەم گۆرانیە لە ناو خەڵک بمنێتەوە و وەکو من سەرکەوتنێکی ئەگزار زۆر بەخۆیەوە ببێنێتن. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروها لایک و شێر و کۆمنتان لە بیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و واروها زەنگۆڵەکەش لە یاد مەکە بۆ ئەوەی تۆ یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.